سەرکردەی حیزب و لایەنە کوردستانیەکان لە پارێزگای کەرکووک داوا دەکەن هەرچی زوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆب بێتەوە و لە ڕێی تەواوکردنی میسابی یاسایی کۆبنەوەکەوە پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دیاری بکرێت. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە یەکەم ساتە وەختی ئەم ڕووداوانە دواتر ویسمان بەڕاستی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاسایی بێتەوە پارێزگاریش دابدرێ بۆ ئێمە وەکو ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دەستی برایەتی کەرکووک ئامادەن بێنەوە بۆ کەرکووک و دیارە لێدوانەکانیشان وازحە کە ئەمشەویش مەوەسە جوان لێدوانیدا و کاکبرامیش لە زۆر شۆن دوانی داوە کە ئێمە ئامادەین بۆ ئەوی ئەو فراغە بۆشایە بکرێتەوە. ئێمە ئامادەین لە کەرکووک لە هەر شوێنێک جەلسە ئەکرێ ئێمە ئامادەی خوان دەبێت لەگەڵەوەشە کە کورد بەڕاستی پێویستەکە یەکریز و یەکدەنگ بێ بۆ ئەوی بتوانین لە کەرکووکە جێگا و پێگەی خۆیان بگەڕێتەوە لە هەمان کاتیشە پێکەوە ژیان لە کەرکووک بەرچەرچە بکرێت. ئێستا لەم کاتەیە پێویستە هەموو هێزە سیاسیەکانی کەرکووک بە ئاراستەی لێکتر نزیک بوونەوە جگەلەوەی کە کۆبنەوەیەک تایبەت کرا کە برادرانی پارتی دیموکراتی تێدا نەبوو و پێویستە بە پارتی دیموکرات و هەموو حیزب سیاسیەکانی کوردستانیەتی نیشتیمانیشەوە ئەو کۆبوونەوەیە ڕێک بخرێ و بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک بارودۆخێکی هێمنتر دروست کرێ بۆ کەرکووک بۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبێتەوە لە جێوێکی هێمنانەدا لە بارودۆخ و کەشێکی ئاساییدا پارێزگاری کەرکووک بۆی کوردێک بێتە پارێزگاری کەرکووک هەڵبژێردرێتەوە پێویستمان بۆی هەموو لایەکمان کۆبینەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبێتەوە بۆی ئەو قۆناغا سەختەی کە لە کەرکووک هەمومان تێپەڕێنین. ئێمە پێمان وایە ئەگەر بێت و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێستا کۆ ببنەوە بە تایبەت دەستی برایەتی ئەتوانن بە شێوازێکی هەڵبژاردن پارێزگارێکی تازە بۆ کەرکووک دانن کە دیارە ئەو کاتە بە تاکید پارێزگاریش کورد دەبێ. ئەگەر بێت و بەڕاستی ئەمان ئامادە نەبن من پێم وایە ئەوەش وەکو پرسێکی نەتەوەی ڕەنگە بەڕاستی لە دەستمان بچێ لە نەتیجەی آخر بارودۆخەکەی کەرکووک ژوای لێبێ حاکمیشی ئاسکەری لە ڕێگای حکوومەتی عێراقیەوە دابدرێ ئەمەش بەتاکید شاری کەرکووک و بەتایبەت پێکاتەی کورد پێم وایە باجی گەورەیەدات و وەزارەری گەورەترەکە سەر ڕێ هەموو وەزارەی کە ئێستا لێ دراوە کە ئێمە 150 خاکی کوردستانمان لە دەستدا بۆ نێ ڕاپرسیەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دووپاتی دەکاتەوە یەکریزی نێوان لایەنە کوردستانیەکان دەبێتە هەوێنی سەقامگیری بۆ کەرکووک و زامنی دارێکی هاوسەنگیش بۆ پارێزگاکە دەکات. ئەمە ئێستش لەگەڵەوەین کورد چۆنم لیستە لە سەرەتا لیستێکی هاوبەش بوو یەکێتی و پارتی و هەموو حیزبە کوردستانیەکانی تێبوو ئێستش ئەمە دەبێت لەم ئیدارەی کەرکووکە ئەو واقع بیهێڵینەوە ئەی ناکرێت یەکێتی ناتوانێت بەتەنیا ئیدارەی ئەم وەزعی ناو ئەنجومەنی پارێزگا بدە ئەگەر ئەندامەکانی پارتی نێنەوە. جا لەبەرەوە ئەمە داواشمان کردەوە بۆ دڵنیای ئەوان ناحەی شوان و قەرەنجی هیچ کەسێکی سوپای عێراقییان نییە توانین ئەمە بین لێ کۆبنەوە بکەین ئەگەر گوا بیانووی ئەوە هەیە ترسەیە و حەشدی شعبیە تەمانەوانە هیچ ڕاستین لە کەرکووک جگە لە سوپای عێراق جگە لە فڕقی ئاڵتونی کە پێوتر دژە تیرۆر لەوە هیچ جۆرە هێزێکیکەی عێراقی لێ نییە. من هەموو لایەکش دڵنیاکەمەوە نە هیچ ترسەیە نە هیچ با بڵێن جموزۆڵێکی خراپ لەن سوپای عێراقەوە نییە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن بەو پێویستی برایەتی کەرکووک کە لیستی کوردستانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە و خاوەنی 26 کورسیە لە کۆی 31 کورسی ئەنجومەنەکە دەتوانێت دایندەیەکی دروست بۆ کەرکووک دەستەبەر بکات. چاودێرانی سیاسی ڕاشی دەگەیەنن ئەرکی سەرکردایەتی کووردە هانی ئەندامەکانیان لە لیستی برایەتی بدەن دەست بەکار بنەوە و لیستی برایەتی لە کەرکووک بە ڕەنگە جیاوازەکانیەوە بتوانێت ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارا بکاتەوە و ئەنجومەنەکە بخاتەوە سەر ڕێچکەی یاسایی خۆی. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.